أبا خليزي قلبه هذيك كاشانين يا کوردستان ئەمڕۆ باری دارایی نازێگیرە بازار پەیوەندی بەوەی وەنیە ئەگەر زێرگرانبی خەڵک بێ زێری بکڕی کەس زێری ناکڕی ئەگەر کو خەڵک بێ گوارەی بۆ مناڵەکەی خۆی بکریان عەڵقەی پەنجەی خۆی بفرۆشی لە بۆ مەسرەفی ڕۆژانەی خۆی ئەگەر نا کەس کەم کەس زێر دەکری. ئێستاش بەخۆی بۆرسی عالەمی تەلاعوبەکی هەیە بەخۆی خەمیرەکانی پێشێستا خەمیرەکانی تورکیا زۆر 1970 هەتا ئێستا قسەکانیان ڕاست دەرچووە گوتیان ئەم ساڵ لە هەتا 2017 لە 150 هەتا 350 دەڕوازێ ڕەکات. وطبعا همو دزاين مسألة زير كردستان عالمي همو متعلقة ببورصة عالمي هو درجة تقريبا حفتا حشتي رقم شو يسر اگر حکومت قسمتگذاری زیاتر بکە بەڕاستی ئێرە زۆر زۆر لە دەرەوە خۆشترە یعنی کوردستانی خۆمان بەڕاستی خاچی خۆمانە یعنی چەندی بڵێ هەکوی هەبی یعنی زمانەکەی خۆمانە. شتێکی جوانە بەڵام خزمەتگوزاری زۆر کەمە کراوە بەڵام زۆر کەمە ئاوەکە پیس بۆ وەنەی پاشەڕۆی هاوڵاتیانەوە گەشتیارانەوە بۆ نسبەت ئێمە خەڵک کەرکوشین لە کەروکەواتینە بەڕاستی لەگەڵ کۆمەڵی گەنجاتین جێوێ خۆشمان بدەسەر. ام پنج حوالیت هاتین دنیا گرمه هاوی نکاره بجنین و مذبحشی پا گران هم تن آوه خود تخینا آوه و خوشیه که از اوقع که هم بخوشید بند شي حفتي من الفيرو تشينافا وقد يجي يوم مطرسيه جي عردت كيرت داين وبرليفت كيرت داين جبر زاروكا وبتشيكا من نشد بتشتغل عردت كير هم تين فيري خاطي خني بس Evet, evet, evet.